سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمە. سەرەتاش سەردێڕی چەند هەڵ. بەڕێوەچوونی مەراسمی هەشتی مارس لە شاری بانە. ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە ئیلام. ناڕوونی چارەنووسی چالاکێکی ژینگەی لە شاری سنە. ناڕزایەتی خوازیارانی مەسکەن میلی لە ئیسفەهان. گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار. بەڕێوەچوونی مەراسمی هەشتی مارس لە شاری بانە. ڕۆژی سێشەمە 14 ڕەشەمەی 1403 ڕۆژی هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان بە مەراسمێک لەلایەن کۆمەڵێک لە هاوڕێیانی کۆمەڵە لە شاری بانە بەڕێوەچوو. بەپێی هەواڵی گەیشتوو مەراسمەکە بە بڵاوبوونەوەی سرودی ئینترناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد. پاشخولەکێک بێدەنگی بۆ یادی هاوڕێیانی گیان بەخت کرد و ڕاگیرە. لەلایەن هاوڕێیانی بەشداربووی مەراسمەکەوە باز لە مێژووی خەباتی پڕ لە شانازی ژنان لە کوردستان و جیهان کرا. پاشان قسە و باسێک لەسەر دوایین پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجلان و هەروەها ڕاگەاندنەکەی کۆمەڵە سەبارەت بەو پەیامە لەلایەن بەشداربووانەوە کرا. مەراسمەکە لە جەوێکی ڕەفیقانە و بە ورەیەکی بەرزی شۆڕشگێڕانەوە کۆتایی پێهات. ڕێگری لە بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لە ئیلام. بەپێی هەواڵی گەیشتوو بە ناوەندی هەواڵی کۆمەڵە لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامی لە شاری ئیلامەوە بڕیار لەسەر نەدانی مۆڵەتنامە بۆ بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لەو پارێزگایە دراوە. بەپێی و هەواڵانە لەلایەن عەبدولوەهاب بەخشندە داواکاری گشتی و ئینقلابی شاری ئیلامەوە بڕیار لەسەر نەدانی مۆڵەتنامە بۆ بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لەو پارێزگایە دراوە و هەروەها کەسانێک کە بۆ بەڕێوەچوونی و مەراسمە بانگێشت بکەن دەست بەسەر دەبن. جێگەی ئاماژەیە بەرپرسانی ئەو پارێزگایە بە بیانووی ڕێزگرتن لە مانگی ڕەمەزان و کردەوەی دژ بە کۆماری ئیسلامی لە مەراسمی نەورۆز بەڕێوەچوونی ئەم مەراسمیان لەو پارێزگایە قەدەغە کردووە. ناڕزایەتی کەشاوەرزانی گوندی سیاگەڵی ئەیوان دژباڵکەندنی کانگایەکی نوێ. ڕۆژی سێشەمە 14 ڕەشەمەی 1403 هەتاوی کۆمەڵێک لە کەشاوەرزان و خەڵکی گوندی سیاگەڵ لە شارستانی ئەیوان دژبەکەندنی کانگایەکی نوێ لە گوندەکەیان لە بەردەم وستانداری کۆبوونەوە. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە ناڕازیان بە هەڵکردنی خێمە لە بەردەم دەرگای وستانداری خوازیاری کۆتایی هێنان بە هەڵکەندنی کانگا لە گوندەکەیان بوون. بە وتەی بەشداربووانی کۆبوونەوەکە کەندنی ئەم کانگانوێ ژیان و ژینگەی ناوچەکەی تێکداوە و پێویستیان زانی بربەم کردەوە دژە ژینگەیانە بگیرێت. ناڕزایەتی دوکانداران لە شاری قەسری شیرین. ڕۆژی چوارشەمە 15 ڕەشەمەی 1403 دوکاندارانی شاری قەسری شیرین دژ بە پچڕانی بەردەوام و بەبێ ئاگاداری کارەبا ناڕزایەتیان دەربڕی. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە بازاڕ و دوکانەکانی شارستانی قەسری شیرین سەرەڕای نزیک بوونەوە بە ڕۆژی ساڵی نوێ لە تاریکی داماونەتەوە و دوکانداری و ناوچانە ناڕزایەتی خۆیان دژ بە پچڕانی بەردەوام و بەبێ ئاگاداری کارەبا لەو شارە دەربڕیەوە. بە وتەی یەکێک لە دوکانداران بەهۆی پچڕانی کارەبا زیانێکی زۆر بە دوکاندارانی ئەو شارە کەوتووە و هەروەها سەرەڕای نزیک بوونەوە بە ساڵی نوێ و پێویستە بازاڕەکان قەرەباڵغ بێت بەڵام کەسی تێدا نابێت. ناڕوونی چارەنووسی چالاکێکی ژینگەی لە شاری سنە. بە پێی راپۆرتەکان کەریم قوبادی تەمەن 6 ساڵ پاش تێپەڕبوونی 28 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هێشتا شوێنی ڕاگرتن و هەروەها چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی پێنجشەمە 18 ڕێبەندانی 1403 بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیسلاحات بۆ سەر ماڵەکەی پاشگەڕانی ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەی ئیسلاحات کراوە. ناوبراو لە کاتی دەست بەسەرکردنیدا بەهۆی خراپی دۆخی تەندروستی لەژێر چاودێری پزیشکدا بوو و بەردەوامی بەندکرانی مەترسی گەیشتنی زیانێکی زۆری دیکە بە تەندروستی ئەو چالاکی ژینگەیە دەخاتە ئارەوە. ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی ژن لە ئیستانبول. ڕۆژی چوارشەمە 15 ڕەشەمەی 1403 لەلایەن لقی ژنانی کۆمەڵی مافی مرۆڤ IHD لە تورکیا بە هەناردنی نامە بۆ کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی ژن لە زیندانەکان ئەم ڕۆژیان لێیان پیرۆز کرد. بە پێی راپۆرتەکان ژنانی بەشدابووی مەراسمەکە بە وتنەوەی دروشمی ئێمە بووین هەین و ئەمێنینەوە ڕۆژی 8 مارس پیرۆز بێت و بەدەستەوەگرتنی پلاکارد ئەم ڕۆژیان لە هەموو ژنانی خەباتکار و تێکۆشەری جیهان و
بە تایبەت لە ژنانی بەندکراو لە زیندانەکان پیرۆز کرد. بەشداربووان لە مەراسمەکەدا ئاماژەیان بەوە کرد کە ژنان لە زیندانەکان جیاکاریکی زۆریان لەگەڵ دەکرێت و لە دۆخێکی خراپدا بەسەرەبن. کۆبوونەوەی ناڕەزایەتی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە ئەهواز. ڕۆژی چوارشەمە 15 ڕەشەمەی 1403 خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە شاری ئەهواز دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان کۆبوونەوە. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا دژ بە دەست درێژی بەرپرسان بۆ سەرسندوقی خانەنشینکراوان، ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی، هاوسەنگسازی حەقدەست و بەهرەمەندبوون لە مەزایای خانەنشینی بوون. ناڕەزایەتی خوازیارانی مەسکەن میلی لە ئیسفەهان. ڕۆژی چوارشەمە 15 ڕەشەمەی 1403 کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی میلی لە شاری ئیسفەهان دژ بە ڕادەستکردنی خانووەکانیان لە بەردەمستانداریە و پارێزگایە کۆبوونەوە. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتووە بەشداربووان بە وتنەوەی دروشم خوازیاری دەست لە کارکێشانەوەی بەرپرسانی ڕژیم و ڕادەستکردنی وڵات بە کەسانی کارامە و لێهاتوو بوو. ناڕازیان دەڵێن دەوڵەت بە بیانووی سازکردنی خانوو پارێکی زۆری لە خەڵک وەرگرتووە و چەند ساڵ بەسەر بەڵێنەکانی حکومەت تێپەڕیوە، بەڵام چارە نووسی خانووەکانیان دیار نییە و خوازیاری ڕادەستکردنی خانووەکانیان و دیاریکردنی چارە نووسیان بوون. دەست بەسەرکردنی چالاکیی سیاسی لە مەسجد سولەیمان. ڕۆژی سێشەمە 14 ڕەشەمەی 1403 ئیمان خدری چالاکی سیاسی لۆر لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتەوە بە توند و تیژیەوە دەست بەسەرکرا. ئەو بەندکراوە سیاسیە مانگی بەفرەمباری 1402 باش 7 مانگ دەست بەسەرکران و دیارنەبوونی چارەنووسی بە دانانی بارمتە لە بەندینخانەی شیبانی ئەهواز ئازاد کراو. پێشووتریش دیسان بەهۆی چالاکیە سیاسیەکانیەوە دەست بەسەر و هەڕەشەی لێکرا بوو. بە پێی راپۆرتەکان ناوبراو بە تۆمەتی پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و هەروەها دژایەتی لەگەڵ دەسەڵات ئەو دەست بەسەر کراوە. جێگای ئاماژەیە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی هێشتا زانیاریەک سەبارەت بەو بەندکراوە لە بەردەستدانی. گیان لە دەستدان و برینداربوونی 5 کرێکار بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار. لە ڕۆژانی ڕابردوودا 5 کرێکار لە شارەکانی گەرمسار، ڕەشت و مشکین دەشتی پارێزگای ئەلبۆرز بەهۆی بایەخنەدانی کۆماری ئیسلامی بەمنیەتی شوێنی کاری کرێکاران گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتەکان دوو سەرنشینی کامیۆن لە جادەی گەرمسار بەهۆی هەڵدێرانی کامیۆنی هەڵگری مادەی سوتەمەنی و سووتانی کامیۆنەکە لە ئاگرەکەدا گیانیان لەدەستدا. هەروەها کرێکارێکی دیکەی تەمەن 6 ساڵ لە شاری ڕەشت بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار و گیرکردنی لە نێوان ئاسانسۆر و دیوار گیانی لەدەستدا. هاوکات دوو کرێکاری شرکەتی بەرهەمهێنەر لە مێشکین شاری پارێزگای ئەلبۆرز بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکرا. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە لە سێدارەدانی 5 بەندکراو لە چەند زیندانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانەکانی ئەهەر، بیرجەن، هەمەدان و ناوەندی ئیسفەهان بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارەدرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 بەندکراو بەناوەکانی عەزەت زیناڵی تەمەن 35 ساڵ، عەباس بامری، محەممەد ڕاعی تەمەن 33 ساڵ و جەلال ئەشکانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ئەهەر، بیرجەند و هەمەدان لە سێدارەدرا. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی عەلی سلیمان بە تۆمەتی کوشتنی بانقەز لە بەندینخانەی ناوەندی ئیسفەهان ئێدام کرا. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.